جه تلویزیون کردیا دنگی امریکا ل واشنگتن پایتخت دمو همی دمنو باش ایرو چهارشنبه 24 کوشفر 1726 کردیا ل برانبر 15 تیر ماه 1026 زاینه هفکارا من بفراو نوری و از صالح دمیجر ام وی دمجمری جورا پیشکش دکن منیش بخیراتنی اوی بینران عزیز دکم لکاجمری داهاتو دا براپورت و چاپکوتنی تایبەت پێدا چوونەوە بە گرنگترین هەواڵ و پێشاتەکانی ئێران و ناوچەکە و ئەمریکا و جیهان دەکەین لەگەڵمان بمێننەوە. ئارتێشا ئەمریکای قۆناغەکە نویا ئێریشان لێ دژی ئێرانێ دەدە دەستپێکردن. گوتەبێژی حکوومەتی عێراق دەڵێ هاوکاری ئەمریکا بۆ بەغداد گرنگە. عراقيين آليجرين إيراني حول ضدن پشتی وگرا سرک وزیر علی زیدی ج امریکای جبو شیروکرنا سردانی بانگاوی بو پرلمانی بکن. 7 ساڵ کەماوی چیرۆکی خەڵکی حەسەکە سەبارەت بە قەیرانی ئاوی خواردنەوە. لە کاتێکدا کە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئامانجەکان لە ئێران بەردەوامە کاربەدەستانی ئەمریکا دوایین هەڵسەنگاندن و هەڵوێستەکانیان سەبارەت بە ئۆپراسیۆن و پێشاتەکان دەخەنە ڕوو بۆ زانینی نوێترین هەواڵ و ئەوەی کە لە کۆشکی سپی ڕوودەدا دەچینە لای پەیامنێری کۆشکی سپیمان هیوا سەلام. هیوا دەکرێت دوایین هەڵوێستەکانی کۆشکی سپیمان بۆ بخەیتە ڕوو سەبارەت بە ئێران؟ بەفراو کەمێک لەمەوبەر ئەم شەقامەی کە لە پشتمە گیرا بوو دیارە دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا بەڕێکەوت بۆ پێنسیلڤانیا کەوا چاوەڕوان دەکرێت لەوێ کۆمەڵێک لێدوان بدات تایبەت بە ئێران. فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕاگەیان لە سەر فەرمانی سەرۆکی ئەمریکا گەمارۆی تەواو لە دوێنێشەوە وەخراوەتە سەر ئێران. ئەمڕۆ دوو کەشتی هەوڵی دەربازبوون و شکانی ئەو گەمارۆیان داوە، بەڵام سوپای ئەمریکا لە ناوچەکانی گەروی هورمز کەشتەکانیان جێڕاوەتەوە و نیان هێشتووە کە دەرباز بن. گەمارۆ بەردەوامە، بۆمبارانکردن بەردەوامە. ئەمەش وەکو دۆناڵد ترەمپ ڕایگەیان تا ئەو کاتە دەبێت کە ئێرانیەکان دووبارە دێنە سەر مێزی گفتوگۆ بەو مەرجەی بۆ دوو مەرجە ڕازی بن کە ئەمریکا بۆی داناون. ئەو دوو مەرجەش بەبیرتان دێنمەوە یەکەمیان واسهێنانی تەواوەتیە لە چەکی ئەتۆم و هەموو ئەو یۆرانیۆم و پرۆسەی تایبەت بە ئەتۆم کە لە ئێران هەیە. دووەم دەستبەرداربوونە لە گەروی هورمز و تەداخل نەکردنە. لە بەرامبەردا ئێران چی دەکات؟ لە بەرامبەردا ئێران بە جۆرێک لە جۆرەکان تاقەی هەڕەمەچی دەکات بە هەموو دەوڵەتانی دراوسێ بۆ هەرێمی کوردستان. لە ئەنجامی ئەو بۆمبارانەی ئێرانیش بۆ دراوسەکانی خەڵکی مەدەنی کەشتیوانان بوونە قوربانی. با لەو بارەیەوە راپۆرتێک ببینین. ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆزیەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران پەرەدەسێنێت. سەرەتا جەنگ و دواتر ئاگربەست. چەندین ڕۆژ بردومانی چڕ و گەمارۆی دەریایی. دواتر پاکستان و قەتەر دەستپێشخەریان کرد و جەنگ وەستا کەچی وا دووبارە زەنگی جەنگێکی دیکە لێ دەدات. ئەمریکایەکان دەڵێن ئێران هیچ دەرفەتێکی لە بەردەم نییە جگە لە دانیشتن و ڕازیبوون بە مەرجەکان. ئەم شەو زۆر بە توندی لیان دەدەین. سبەی شەو دیسان لیان دەدەینەوە و بۆمبارانیان دەکەین و دوو سبەیش بە هەمان شێوە. جاگەر نێنەوە سەرمێزی گفتوگۆ و دانوساندن دەکەن. ڕۆژی ڕەشی ئێرانیەکان لە هەفتەی داهاتوودا دەست پێ دەکات، چونکە هەفتەی داهاتوو لە سەرچاوەکانی وزە و پردەکانیان دەدەین. لە بەرامبەر بردومانەکانی ئەمریکا بۆ سەر هێزەکانی ئێران، هێزە ئێرانیەکان بردومانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هێزە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان دەکەن و بانگەشەی ئەوە دەکەن کە لە هێزە ئەمریکایەکانیان داوە. بەهۆی بردومانی ئێرانیەکان چەندین هاوڵاتی ئەو وڵاتانە و کرێکارانی بیانی کوژراون. ڕێکخراوی کەشتیوانی نێودەوڵەتی بە گرنگیەوە چاودێری هێرشی سەر کەشتەکان دەکات لە گەروی هورمز کە لە شەوی دووشەممەدا ڕوویاندا و دوو کەشتیوان بەهۆیانەوە گیانیان لەدەستدا و چەندین کەسی تریش بریندار بوون. ئێمە و هێرشانەی دانە دەکەین و دووپاتی دەکەینەوە کە توندوتیژی دەبێت کۆتایی پێبێت. حکوومەتی هیندستانیش بە توندی ئیدانەی کوژرانی کەشتیوانێکی هیندی کردووە کە بەهۆی بردومانەکانی ئێرانەوە
لەسەر کەشتێکی بازرگانی قوبرسی لە کاتی کارکردندا کوژرا بوو. بەڵێ بەفرا بەهۆی ئەو تەقە کوێرانەی کە حکوومەتی ئێران دەیکا بەرەو جۆرێک لە گۆشەگیری دەچێت، وڵاتان هەمووی ناڕزایی دەردەبڕن لەسەر کوژرانی هاوڵاتیانی بێتاوان کە هیچ پەیوەندیەکیان بەو شەڕەی نێوان ئەمریکا و ئێرانەوە نییە. ئەفخواییدا ئیرۆ چه کار لە کۆشکا سپید بەرنامەیە سەرۆک دۆناڵد ترامپ هەیە؟ بەڵێ ساڵح بابەتێکی گرنگ کە لە کۆشکی سپی و هەروە لە کۆنگرێز گفتوگۆی لەبارەوە دەکرێت ئەو ئۆپەراسیۆنە نوێیە کە دژی ئێران چونکەوا چاوەڕوان دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا ئۆپەراسیۆنەکە زۆر بەهێزتر بێت، هەروەکو دۆناڵد ترامپ ڕایگەیان کە هەفتەی داهاتوو ئۆپەراسیۆنەکانی ئەمریکا دژی ئێران پێدەنێتە قۆناغێکی نوێوە بە گوێرەی قانونەکانی ئەمریکا. سەرۆکی ئەمریکا مافی هەیە ئۆپەراسیۆن ئەنجام بدات بۆ ماوەی 60 ڕۆژ. ئەمەش نوێ بە نوێ کۆشکی بڵین سپی کۆنگرێسی ئەمریکا ئاگادار کردوێتەوە لە ئێستادا 60 ڕۆژ بەردەوامە. ئەم 60 ڕۆژە لە دەسەڵاتی سەرۆکی ئەمریکادا هەتا ناوەڕاستی مانگی نۆ ئیتر دواتر ڕوون نییە کە ئایا دووبارە ئۆپەراسیۆنێکی نوێ دەست پێ دەکات یان دانوستان دەست پێ دەکەن، بەڵام وا چاوەڕوان دەکرێت کە هێرشەکانی سەر ئێران لە هەفتەی داهاتوو زۆر چونتر بن. هەر ئەمەش لە کۆشکی سپی و لە ناوخۆی ئەمریکا باسی لێوە دەکرێت. بابەتێکی دیکە کە سەرەتا باسم کرد ئەم شەقامەی پشتم بۆیە داخرا بوو. سەرۆکی ئەمریکا کەمێک بەر لە ئێستا بەرەو پێنسیلڤانیا بۆ بەشداریکردن لە لووتکەی بەرگری و داهێنان لە پێنسیلڤانیا لە ویلایەتی پێنسیلڤانیا ئەمریکا چوو، لەوێ بەشداری دەکات کە ئەم لووتکەیە تایبەتە بە بەهێزکردنی بەرگری سوپای ئەمریکا. بەڵێ هیوا سەلام پایامنێری کۆشکی سپیمان سپاس بۆ ئامادەبوونت. وزیر دەرەوەی ئەمریکای مارکۆ ڕۆبیۆ عێریشên ئێرانیên لەسەر وڵاتên herêmê şermezar kirin di demekê da ku Amerîka êrişên xwe yên li ser bingeh û baregehên Komara İslamî zêde kirine. Hevkarê me Soran Xatirî ji Wezareta Derve bi me re ye. Dem baş Soran, wezaret divê derbarê de çi dibêje؟ دەم باش ساڵح بەڵێ وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندووە کە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ئێوارەی ڕۆژی سێشەمە بە کاتی ڕۆژهەڵاتی ئەمریکا لەگەڵ ئەیمەن السەفەدی وەزیری دەرەوەی ئۆردۆن کۆبووەوە. خودی مارکۆ ڕۆبیۆ لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس پۆستێکی بەڵاو کردوێتەوە لەو پۆستە دەڵێت لەسەر ڕەوشی ئەمنی ڕۆژهەڵاتی ناوڕاست گفتوگۆ کراوە لەوانەیە هێرشەکانی حکوومەتی ئێران بۆ سەر کەشتیوانی نێودەوڵەتی لە گەروی هورموز و هەروە هێرشەکانی حکوومەتی ئێران بۆ سەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وەزارەتی دەرەوەی ئەمریکاش ڕاگەیاندراوێکی بەڵاو کردوێتەوە دەڵێت کە مارکۆ ڕۆبیۆ لە ئەم دیدارەدا هێرشەکانی حکوومەتی ئێرانی بۆ سەر کەشتیەکان و هەروە بۆ سەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست ئیدانە کردووە سەرکۆنە کردووە. مارکۆ ڕۆبیۆ هەروەها لەسەر هێرشەکانی حکوومەتی ئێران بۆ سەر ئۆردۆنیش ڕایگەیاندووە کە ئەم هێرشانە قبولکراو نین. وزارەتی دەرەوەی ئۆردۆنیش ڕاگەیاندراوێکی لەسەر ئەم دیدارە بەڵاو کردوێتەوە دەڵێت کە ئەیمەن السەفەدی ڕایگەیاندووە کە جەختی کردوێتەوە لەسەر ئەوەی کە دەبێت پابەند ببن بە ئەو ڕێکەوتنی ئاگربەس یا ئەو یاداشە لێکتێگەشتنە لە نێوان حکوومەتی ئەمریکا و حکوومەتی ئێراندا هەیە. ئەیمەن السەفەدی هەروەها داوای چارەسەرێکی گشتگیری کردووە کە هاتوچووی کەشتیەکان لە گەروی هورموز بە پێی یاسا نێودەوڵەتیەکان بپارێزێت و مسۆگەری بکات و ئاسایش و سەقامگیریش بەرهەمبێنێت بۆ ناوچەکە. دیداری وەزیرانی دەرەوەی ئەمریکا و ئۆردۆن لە کاتێکدایە دەزانین ئۆردۆن لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند جار لەلایەن حکوومەتی ئێرانەوە هێرشی کراوەتە سەر بربەیانی ڕۆژی چوارشەمە. وەزارەتی بەرگری ئۆردۆن ڕایگەیاند کە 3 موشکی حکوومەتی ئێرانی خستووەتە خوارەوە. دووشەم ڕۆژانی دووشەمە و سێشەمەش دانیکەم 8 موشەکە لە ئێرانەوە ئاراسێ ئۆردۆن کرابوونەوە لەلایەن سیستمەکانی بەرگری ئۆردۆنەوە خرانە خوارەوە. ئەم دیدارە هەروەها گرنگێکی زۆری هەیە لە ئەم کاتێ ئێستادا بەپێ ئەوەی کە هەروە کە هیوا لە راپۆرتەکەی خۆی ئاماژەیە پێکرد چاوەڕوان دەکرێت کە هێرشەکانی
هێرشەکانی ئەمریکا بۆ سەر حکوومەتی ئێران زیاد بکرێت و لە بەرامبەریشدا ئێران دەست بکات بە هێرشکردنە زیاتری سەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست لەوانەیە ئوردن و وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوڕاستی کە هاوپەیمانی ئەمریکان زۆرتر سیستمی بەرگری ئەمریکا بەکاردێن و ئەم سیستمە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە بەرپەرشدانەوەی هێرشەکانی حکوومەتی ئێران. لە لایەکی دیکەشەوە دەزانین کە مارکۆ ڕۆبیۆ لە سەفەرەکەی خۆی بۆ وڵاتانی کەندا و جەختی لەوە کردەوە کە ئەمریکا پابەندی ئاسایش و سەخامگیری هاوپەیمانەکانیەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دنگ امریکا ل وزارت دروا سوران خاطری سپاس بووان ئاگاهیانته. کۆنگرێسی ئەمریکا ئەم هەفتەیە ژمارەیەک بابەتی گرنگی پەیوەندیدار بە ئاسایشی نیشتمانی تاوتێ دەکات لە هەوڵی نوێ بۆ سەپاندنی سزا و گەماڕۆی تونتر بەسەر رووسیاوە تا دەگاتە ناکۆکی لەسەر خەرجیەکانی بەرگری و تاوتوێکردنی بودجەی وەزارەتی دەرەوە. بۆ زانیاری لەسەرم بابەتانە دەچینە لای هاوکارمان مەریوان حەمە پایامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس. مەریوان، لە پرۆژە یاسای سزای نوێ دژ بە رووسیا با دەست پێ بکەین، زانیاری نوێ لەم بارەیە چییە؟ بەڵێ، پاش کۆچی دوای سیناتۆر لیندزی گرام هەوڵەکان زۆر چڕکراونەتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم پرۆژە یاسایە و پەسەندکردنی سیناتۆرەکان لە هەردوو پارتەکە دەڵێن کە یاساکە نەگەر فشاری زیاتر دەخاتە سەر مۆسکۆ بەڵکو ئەو وڵاتانەشی کە نەوت و گازی رووسیا دەکڕن. سیناتۆر لیندزی گرام و سیناتۆری دیموکرات ریچارد بلومنتەڵ زیاتر لە ساڵە کاریان لەسەر ئەم پرۆژە یاسایە دەکرد. وا دیارە ئێستا کات لەبار بێ بۆ تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە. ئێمە راپۆرتێکمان ئامادە کردووە لەسەر ئەم بابەتە، با پێکەوە ئەو راپۆرتە ببینین. پاش کۆچی دوایی سیناتۆر لیندزی گرام، سیناتۆرانی هەردوو پارتی کۆماری و دیموکرات هەوڵ دەدەن پرۆژە یاسایەک بۆ گەماڕۆدانی رووسیا پەسەند بکەن کە لیندزی گرام زیاتر لە ساڵە کاری لەسەر دەکرد. ئەم پرۆژە یاسایە سزای نوێ بەسەر بانکەکان و کەرتی وزە و سەرانی رووسیا دەسەپێنێت و هەروەها داوا دەکات کە حکوومەتی ئەمریکا گومرگی لە 100% لەسەر گەورەترین کڕیارانی نەوت و گازی سروشتی رووسیا دابنێت. سەرۆک دۆناڵد ترامپ دەڵێت پەسەندکردنی ئەم یاسایە یەکێک بووە لە گرنگترین ئامانجەکانی سیناتۆر گراهام. ئەم پرۆژە یاسایە ڕێزلێنانە لە لیندزی گراهام. ئەمە گرنگترین شت بوو بۆ ئەو لە هەموو شتێکی تر زیاتر دەیەویست. بۆیە ئەگەری پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایە زۆرە. پشگیریکارانی پرۆژە یاساکە باوەڕیان وایە ئەم هەنگاوە دەتوانێت فشاری زیاتر بخاتە سەر مۆسکۆ، چونکە سەرچاوە سەرکیەکانی داهاتی کەم دەکاتەوە و ناچاری دەکات کە جەنگی دژ بە ئۆکرانیا بوەستێنێت. بە بڕوای من هەرچی زووتر ئەم پرۆژە یاسایە پەسەند بکەین باشترە، نەک تەنها وەک ڕێزلێنانی بۆ سیناتۆر لیندزی گراهام، بەڵکو لەبەر ئەوەش کە بۆ ئۆکراینیا گرینگە. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا چەندین جار سەردانی ئۆکراینام کردووە و هەموو جارێک سەرۆک زلێنسکی و گوتوێتی پێویستمان بە سزا و گەمارۆ دژی رووسیا هەیە. بۆ زۆر لە ئەندامانی کۆنگرێس ئەم پرۆژە یاسایە هەوڵێکە بۆ ڕێزلێنان و ستایش لە زیاتر لە 30 ساڵ کاری لیندزی گراهام لە کۆنگرێس. من جگە لە دەنگدان لەسەر ئەم پرۆژە یاسایە هیچ ڕێزلێنانێک بۆ لیندزی گراهام بە گونجاوتر نازانم. لیندزی گراهام خودی خۆی لەبارەی ئەم پرۆژە یاسایەوە دانووساندنی لەگەڵ سەرۆک ترامپ کرد. بە بۆچوونی من دەبێت ناوی یاسای لیندزی گراهام بۆ بەرپرسیارەتی رووسیا بێت. بەڵێ، سەرۆکی سینات ئامادەی دەربڕیوە کە هەر کات ژمارەی پێویست لە دەنگ هەبێت بۆ پەسەندکردنی پرۆژە یاساکە ئەو بیخاتە بەرنامەی ئەنجومەنی سینات بۆ گفتوگۆ و دەنگدانبوویە چاوەڕێ دەکەین کە لە داهاتوویەکی نزیکدا ئەمە ڕووبدات. بەرێ مەریوان دیارە نیقاش و پێشکەوتنێن لەسەر پرۆژە یاسایە دێ بەردەوام بن. لە هەمان دەمێدا سینات هەوڵ دەدا کۆ لەسەر پرۆژە یاسایە بودجەیە پاراستنێ یا ساڵە بێ نیقاشان بکە. ئەف پرۆژە یاسا گەیشتیە کۆ؟ بەڵێ، درەنگانی دوێنێشەوە ئەنجومەنی سینات شکستیەنا لە دەستپێکردنی گفتوگۆ لەسەر پرۆژە یاسای بەرگری نیشتیمانی بۆ وەزارەتی جەنگ بۆ ساڵی داهاتوو. ئەندامانی دموکرات لە سینات لە ئەنجومەنی سینات دەنگیان نەدا بە دەستپێکردنی گفتوگۆ
کۆماریەکان ڕخنیان لە دیموکراتەکان دەگرن کە دەنگیان بە ڕێکاری یاسایەکان نەداوە لەوەیە لە بەرامبەر دیموکراتەکان نیگەرانی ئەوەیان هەیە کە لەسەر هەندێک لە مادەکانی یاسەکەوان ڕازینین لەوانە ئاستی خرجەکانی بەرگری کە زیاتر لە ملیارێ تریلیۆنی دۆلارە و چاردۆری کۆنگرێز بەسەر ئۆپراسیۆنە سەربازەکانی دژ بە ئێران لە ڕاستی ئەمە یەکەم جارە شکستی ئەو دەنگدانە ڕووبدات بە ماوەی چەندین ساڵ چونکە بە شێوەیەکی گشتی هەموو ساڵێک ئەندامانی هەردوو پارتەکە پشگیری پرۆژە یاسای بودجەی بەرگری نیشتیمانی دەکەن. چاوەڕوانیش دەکرێت سەرکردایەتی سینات دووبارە هەوڵ بدات دەنگ بۆ دەستپێکردنی گفتوگۆ بدات لە ئەمڕۆ یان لە ڕۆژانی داهاتووە. باشە مەریوان دەنگ و باز لە ئەنجومەنی نوێنەرانەوە چیە؟ دواترین هەواڵ لەبارەی تواتوێکردن و پەسەندکردنی بودجەی ساڵی داهاتووی وەزارەتی دەرەوە چییە؟ بەڵێ دوو کاتژمێر لەمەوە پێش بەفرا و ئەنجومەنی نوێنەران دەستی کرد بە گفتوگۆکردن لەسەر ئەم پرۆژە یاسایە بۆ بودجەی وەزارەتی دەرەوە هەروەک سۆران خاتری هاوکارمان باسی کرد وەزیریکی ئەردەن لێرەیە وەزیری دەرەوە لە ڕاستیایەکی لە بابەتەکان لەسەرەوە بوو کە هەندێک لە ئەندامان داواکەن کە ساڵانە حکوومەتی ئەمریکا نزیکەی 2 میلیارد دلار بەردەنەیە کە بۆچی پێویستەکە ئەو بڕەپارەیە بدرێت و هەنێ لە ئەندامانی ئەنجومەن بەرگری لەوە دەکەن کاڵێن ئەردەن یەکێکە لە وڵاتانەی کە هاوپەیمانی ئەمریکا پێویستە یارمەتی بدرێت. ئەنجومەنی نوێنەران دوێنێ شەو ئەویش هەنگاوێکی گرنگی ڕێکاری پەسەند کرد بۆی دەست بکرێت بەم گفتوگوۆیە کە ئێستا وەکو باسم کرد ئێستا لەگەڵ لەسەر ئەو بودجەیە کرێ چاوەڕێکین لە چەند سەعاتی داهاتووە ڕەنگە ئەو بودجەیە پەسەند بکرێ. بودجەی وەزارەتی دەرەوە زۆر گرنگە چونکە بە تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە کە نزیکەی زیاتر لە 50 میلیارد دۆلارە وەزارەتی دەرەوە دەیدرێتێ و وەزارەتی دەرەوە دەتوانێت کە بودجە بۆ کارەکانی دابیم کا بە تایبەتی لەم کاتەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە قۆناغێکی هەستیاردا دەڕوات هەر لە پێشبڕکێ و ڕکابەتی چین و رووسیا لە بەرامبەر ئەمریکا هەتا ململانەکانی ئێران و جەنگی داعش و هەروەها جەنگی ئیسرائیل و حیزبوڵا لە لوبنان ڕۆژمێری وەکوزانین وەکو هەوا بڵێن ڕۆژمێری حکوومەتی ئەمریکا بۆ ساڵی داهاتوو لە یەکی مانگی دەی ئەم ساڵ دەست پێ دەکات بۆیە لە ڕۆژان و هەفتەکانی داهاتووە هەوڵەکانی کۆنگرێس زۆر چڕ دەبنەوە بۆ ئەوەی بودجەی زۆرترین لە وەزارەت و دامەزراوەکانی حکوومەت بۆ ساڵی داهاتوو پەسەند بکرێن. بەڵێ پەیامەری دەنگی ئەمریکا لە کۆنگرسێ مەریوان حەما گەلەک سپاس بۆ باناگایان. فرمانداری ناوەندی ئەمریکای سنتکۆم ڕاگەهاند کوێ ئیرۆ چهارشەمێ پێلەکە ئێریشان لێ دژی ئێرانی پێکانیە وێ پێلێ دەمژمێر 6 سبەهێ دەست پێ کرد و 7 سبەهێ بە دەما ڕۆژلاتی ئەمریکای بەداوی بوو. سنتکۆمێ ڤیدیۆیەکێ ئێریشان بەلاف کرد و ئانی زمان کۆ د ئێریشان داوان لە سیستەمێن بەرەوانیە یا بەرئاوێ ئەنبار و جهن ئاڤێتنا موشەکên کروزên لە گراڤا تۆمب ئا مەزن خستنە و ئێریشان شیانە ئێرانê ya êrişkirina keştiyên bazirganiyên di tengava Hormuzê de lawazkirine. Serokê Amerîkayê Donald Trump îro diyar kir ku Geger Tehran venegere danûstandinan Amerîka amade ye ku şerê dijî Îranê tuntir bike wî hişyarî da ku binesaziyên enerjiyê yê Îranê dikare bibe armanc. بردفك حكومة عراق حيدر عبودي وأندام شاندا عراقي كو سروك وزير علي الزيدي لواشنطن دبيجا كو آليكاريا أمريكا جبو عراقي جرينجا وهردو ولات جبو هفكاريك استراتيجيكا دمدرج دخبتن ودهفيفينا كده برسبا چند پرسن هفكارا ما سميرة علي مندي كير لأزباورم بفراو كنترولي دبيجن كو ميواني تحاضر بله صالح دقرينا وجاربو پرسي شري إيران وأمريكا بقرينا ودوايدينو بلاي براپورتا كي سميراش
وەک ئاماژەمان پێکرد هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئامانجەکانی لە ئێران هەر بەردەوامە و بەڵام پرسیارێکی گرنگ ساڵح کە هاتووەتە ئاراوە هەتاوەکو ئێستا ئەوەیە کە ئۆپراسیۆنی ئەمڕۆ با بڵێن جیاوازیەکی زۆری لەگەڵ ئۆپراسیۆنەکانی پێشودا هەبووە بۆ یەکەم جارەکە هێرشەکان لە ڕۆژی ڕۆشندا ئەنجام دەدرێن لەلایەن ئەمریکاوە لە ئۆپراسیۆنە سەربازیەکاندا زۆر جار کاتی هێرش تەنها وردەکاریەکی تەکتیکی نییە بەڵکو دەتوانێت پیشاندەری گۆڕانکاری لە هەڵسەنگاندنی هەواڵگری و باڵادەستی با بڵێن ئۆپراسیۆن و تەنانەت هەڵگری پەیامی سیاسیش بێ پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمریکا تەکتیکەکانی خۆی گۆڕیوە یان چووەتە با بڵێن قۆناغێکی نوێی ئۆپراسیۆنەکانەوە کە ڕیسا و پەیامێکی جیاوازتری هەیە لە جاران بۆ گفتوگۆ لەبارەی ئەم بابەتەوە میوانێکمان هەیە کاک فەرزین کەرباسی شرۆفەکاری سیاسی لە هەرێمی کوردستانەوە کاک فەرزین سپاس بۆ ئامادەبوونت وەک باسمان کرد کاک فەرزین هێرشەکان بەردەوامن ئەمەوێ ئەوە بپرسم گرنگترین جیاوازی هێرشەکانی ئەمڕۆ بە نسبەتی هێرشەکانی جاری پێش و ڕۆژەکانی ڕابردووە چییە؟ ئایا هەر جیاوازی لە تایمە یاوەکو جیاوازیەکی دیکەش هاتووەتە ئاراوە؟ سلااو ڕێزم بۆ ئێوە بینەرانتان هەروە کازانن ئەوە ماوەیەکی زۆرە لە دوای ئەو ئاگر بەسەکە دراو چوونە ئیسلاحان دانوستان هەم ئەمریکا لەگەڵ ئێران لەواقع بەو قەناعەتە گەشتن یانێ سەرانی ئەمریکا بە تایبەت ئاغای ترامپ بۆ قەناعەتە گەیشت کە کۆماری ئیسلامی بە نەرمی نواندن بە مێزی دانوستان ئەو دەست لە ئەو ئامانجانەیە کە بخۆیان دیاری کردووە و بەتایبەت ئەو بەشەی لە کۆماری ئیسلامی کە ئێستا باڵادەستە یانێ بەواقع ئێستا سوپای پاسداران فەرماندەهێنی سوپای پاسداران بەشی توندڕەوی ئیسلاحان کۆماری ئیسلامی لەگەڵ دانوستانان نیە لەگەڵ مزاکران نیە و هێرشە کاتە سەر کەشتیە ئەوانەی کە ئیسلاحان 28% ئەو شتێکە تەخمین لێدراوە اقتصاد جەهانی لە تەنگەی هورموزەوە ڕەدەبێت و ئەمە بە بارمتەگرتن و بە گرۆگانگرتنی اقتصادی جەهانی و ئێران لەسەر ئەو تەفاهمنامە نەوەستا کە ئیتر بە ئاشکرا لە ئێران هێرشی بردەسەر ئەو دوو کەشتیەوە ئەمریکای بۆ قەناعەتە گەیاند کە ئیتر ناتوانێت بە مماشات بە چاوپۆشی باشە کاک فەرزین با بگەڕێمەوە پرسیارەکەی من بە تایبەتی لەسەر ئەوەیە کە ئەم هێرشە بە نسبەتی جارانی پێشووەوە وەک دەزانی لە ڕۆژی ڕۆشندا ڕوویدا ینی پێم وابێ بە کاتی ئێران یەکی نیوەڕۆ بوو جاران پێشتر وەک دەزانی هێرشەکان نیوە شەو دەکرا ئەمە باڵادەستی ئەمریکانی شانەدا کە بڵێ مەسەلەن چی دیکە هێزی بەرگری و ئاسمانغی ئێران بە هەموو شێوێک لە ناو چووە پەیامێکی سیاسی هەیە یان ئاراستەی ئۆپراسیۆنەکان گۆڕاوە ئەمەوێ ئەو جیاوازیە بزانم هەردووکیە بە باوەڕێ من هەردووکێ یانە هەم ئاراستەی شەڕەکە گۆڕاوە و هەم پەیامیشی لەگەڵایە خواغی ترامپیش ئیمڕۆ هەر ساعتی دو ساڵۆم بەروتی ئێمە تاو جێگە ئەڕۆین کە ناچاریانکەین بە تەسلیم بوون یعنی ناچاریانکەین ئەو شەرت و مەرجێمە قبولکەن و ئاراستەی شەڕەکەش گۆڕاوە ئەوەیە کە لە شەوانە ئێستا هاتکە بە ڕۆژ و بە ئیسلاحان ستێپ بای ستێپ یەواش یەواش چووگە بەرەوە قورستر بووگە و ئەو بەشانەیەکە ئیسە لێ ئەدەن بەشانێکی بەشکەرێکی زۆر مهمە گرنگە و حتا لە شارەکانیش گۆڕاوە یعنی ئێستا تەنها بە بەندەرعەباس یا قێشم یا ئەو جەزایرە نییە ئێستا ئەو بەشەی ئێرانی ئێستا هاتکە بەرترەوە واتە سروشتی ئۆپراسیۆنەکانیش گۆڕاوە و فراوانتر بووە وایە؟ دقیقان چۆن هەدەفەکان گۆرەترێتەوە و من پێم وایە بە باوەڕی من بە پێ قسەکانی ئاغای لە یەکی ڕۆژی داهاتووە من پێم وایە شارەکان تری شەگرێتەوە و ئەڵبەتە کۆماری ئیسلامیش لە بەرامبەرە پێم وایە دەست ناپارێزێت ڕێک دەمەوێت لێرە ئەوە بپرسم کاک فەرزین ئەگەر بێت و ئەم هێرشانە هەروە بەردەوام بن ئێران چی بەدەستۆیە چی ئامرازێکە بتوانێت هەر هیچی بەدەستۆما و بتوانێت هاوکێشەکان بگۆڕێت؟
بەڕای من ئەوەی کەیسش یەک ساڵە حدودەن ئەمە بینین کۆماری ئیسلامی بەرگی ئەتۆمی بەدەستەوە نەماوە چون ئەو بەرگە ئەمەڵەن کایە پێکرا ئێستا بەرگی تەنگەی هۆرموزە گەلووی هۆرموزە گەلووی هۆرموزیش ئەوە ئەمریکا بەپێی ئەم پلانەکە ئێستا هەیەیانەکە بە قەشە مەشهودە یانە ئەبینین خەریکن پاکسازی ئەو بەشکەرە لە ئێرانەکەن کە تەسلیحاتی تیا بۆ ئەیانتوانی هێرشکەنە سەر تەنگەی هۆرموز من پێم وایە بە تەدریج کە بڕینە بەرەوە بە مروری زەمان ئەو کارتە لە دەست ئێران دەرەهێنن چون ئەمە قاعدەی ئەو بازیە ئەو یاریەیەکە تۆ ناتوانانی اقتصادی جیهانی بگریتە یاری پێ باڵێ باشە کاک فەرزین وەک دوایین پرسیار دەمەوێت بزانم ئەگەر بێت و جەنابەت ئاماژەت پێکرد کە تەنگەی هۆرمۆزی ژە و کارتەی لە دەستا دەربێنین بۆ نمونە ئەمریکا تەنگەی هۆرمۆز بگرێتە دەست و کۆنتترۆڵی بکە ئەو کات ئێران چی بژاردەیەکی لە بەردەمدا دەمێنێتەوە؟ بەڕای من ئێران بەشێ لە هێزە نیابەتیەکانی ماون یانێ هێشتا حوسیەکان هێشتا تەسلیم نەبووگن بەشێ لە هەشت و شابی نە بە سوورەت ڕسمی چونیسە تقریبان یەک ماونیمێکەوێ کە هێرشەکانیان گۆڕیگە تیمەکان تیمگەر بوچکن لە عێراقا هێرشەکەنە سەر وڵاتە دەراوسیەکان و هەر ئێستا خەبەر هەیە کە هێرشکرایە سەر هەولێر و ئەمانە بەشکەر بوچکن لەوانە ئەتوانێت ئیسفادە دەبێت بەڵام تەنگەی هۆرمۆز وتمان کە ئەمریکاتانە ئەمە بکە بەڵام ئێران موشکی هەیە هێشتا ئێران سلاحی هەیە بۆ کە ئازاری تەنگەی هۆرمز بە بەڕای من ئەم پلانە بۆ ئەم پلانێکە کە لە چەند ڕۆژی داهاتووە بە هاتنە ناوەی وڵاتانی تر من پێم وایە پێشبینیەوە کردێت کە وڵاتانی تریش بێنە ناوەوە نێڵن تەنگەی هۆرمۆز بەدەست ئێران و ئاوا تووشی کێشە ببێ اقتصادی جیهانی زەرری گۆڕی لێ ببینە. بەڵێ فەرزین کەرباسی شرۆفەکاری سیاسی لە هەرێمی کوردستانەوە سپاس بۆ ئامادەبوونت. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان نەرینێن جیاواز لە دۆ ڕوودان خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. هەر گرێدای ئەمریکا و عێراقێ وێجارێ بەردەفکی حکوومەتێ حەیدەر ئەلعبودی و ئەندامێ شاندا عێراقێک و بە سەرۆکاتیە سەرۆکوەزیر عەلی زەیدی لە واشنگتۆن هەیە دەبێژە و ئالیکاریە ئەمریکای ji bo Iraqê girîng e û her du welat ji bo hevkariyeke stratejîk û demdirêj dixebitin wî di hevpeyvînekê de bersiva çend pirsên hevkara me Semîra Elîmendî da. أهلا ومرحبا بكم. بخير هاتن دكتور حيدر العبودي بردفكي حكومة العراق. بخير هاتن بودنجي أمريكاي. گرنگترین دەستکەفتیە و ئیرو دیەکەمین جڤینا سەرۆک وەزیری عێراقی عەلی زەیدی بە سەرۆکی ئەمریکایە دۆناڵد ترامپ و هەفدیتنên هەوا حتانوکە لێ واشنگتنێ چه سەرکەفتن و چه دەستکەفتی هەوا بدەستخۆڤە خستنە. شكرا جزيلا على هذه الاستضافة الكريمة. نعم اليوم وفد جلك سوباج بو مهوان دارياوا بلي إيرو شاندا عراقي بسروكاتيا بريز سروك وزير علي فالح الزيدي بو يا راستي إيرو روبالكانو دتيكلين دولة عراقي وأمريكا دا هاد دس بيكرن اف روبال و اف قوناغانو دكوا دچارچوفيا تيكلين استراتيجيك دا یند ناوبرا هر دو ولاتان دا دیروگ دویه که برونی دستیشان بکه دباکو پرسا اولکاری و چاره سرکرنا آلوزیان دوی سردانه دا سردست به. اف سردانه و گوهاستنک جدیه ده برجواندین هر دو آلیان دا قازانجا هر دو آلیان تیده و اف برجواندین هفپار دکوه جیر ناونیشانا تیکلین استراتیجیک دواره گشدان و پیشکتنه دا دواره و برهنان و بتایبتی ده سکتورا انرژی دا. جبرکو پشتی آلوزین لطنگاوا هرمزی و پفچونین لحرم برجواندی جنو و تین ری خستن.
وهادك كو آبوری دروشک اولده با و دور جناکوکیان دستور عراقی جی ریناده کو ولات ما ببه بشک جناکوکین لهرمه و عراق نخوازه کو پشتگیری جی آلیه کی رابکه هروها دستور ریناده کو نه عراق ایرشی آلیه کی بکو و برو واجی نه لا چولاتک جی ایرشی وی بکه لسروی بنگه عراق دست به نرینک آبوری نرینک چاکسازی کریه آبوری یک جا آستانگیانه دوی پیش بکوه و بردوامی پیورداین پشتگیریک مازن دید جلای سروک امریکا دونالد ترامپ جبو سروک وزیر علی زیدی دوان دوسیین گران دا راگهاندن او بار گرانه گلو برئیس علی زیدی ایروجی پشتگیری هیا دنافخوی عراقی دا بتایبت جلاین پارتیین سیاسی یکو لدسهالات دابون جسال 2003 و ورده لقادا سیاسی دا هبون پشتگیریا کو حکومت راحت داین به دست خستنا دنگ باوری د 14 گلان 2026 اندابو کو به دستور بنگهین دست پیکر حکومت عراق باوریا هیز سیاسی ین نشتیمانی ین عراقی ورگرد و وزیر نوی دیگل برنامه یا وزیران همو هات نپجراندن توی وی راستیه کو آرمانجا سرکه یا برنامه او بو کو بکارانینا هیزه جهیلا دولت و یک دست بکه اف یکرنا بریارین اولهیه دناوا دزگهن اولهیه ناوندی دا و هلگردنا بار ریفورمن آبوری دناف خدا دگیره جبر کو آبوری نها یک جه گرنگترین پرزگریکن کو ولات پیرارو پروبویا جبر کو او آبوریک نازکه کو جبو دومداری هوجه روشک اولا و جنگهک آرامه هلبراندنا ما یا پترول و پارسنا وان دهاتان کو جسادی نوتو سی بودجه فدرال پیکتینن گله گرنگه ریفورمن برچاو اینکو ول واشنطن پیشکش کرنه چنه داکو هن کمپانیاین امریکایی قانع بکن کو جبو دمک دریج ببرهنان بکن نتنه جبو دمن کرد بلکی پرساویا هجا بحثا نشانه گارانتیا کو پیشکشی وان کمپانیاین بیانی دیکه هر تشتی گریدایی و برهنانا ناو دولتی یا العراقی و هر تشتی کو گریدایی گشپیدانه با ایدی بویا بشک جبر جواندیا حکومت عراقی حکومت لوان و برهنانان وکی بشک جپاراستنا آبوریا عراقی دنیره او و برهنان دریشگرین آبوری عراقیه و پاراستن و اولهی آوان گریدایی و آبوریه کو یک جگرینگترین هیمن سروری عراقی نشان ده المتحد بردفك حكومة العراق دكتور حيدر العبودي هون جاء واشنطن بمرابون جالك سباس بله بینر هجا هفکار مد چارچویا رومال کرنا خوی دوه دا هروها به پارزگار نینوا پارزگاه نینوا رجی آخوی سمیرا علیمدین ها ورد استودیو بمره سمیرا سپاس بو و هفیوینه و هروها وقت ما گفت به پارزگار نینوا رجی آخوی وی د چارچوبای آخفتنا خدا بحثا گلک حال گلک تشتان کرده بو تذکاری هنی کی بحثا بله راستا سپاس بو سپاس بو بینرن بو تجی بفراخان و بینرن دنگ امریکای پارێزگار مووسڵێ دەوێ هەفدیتنێ دا تەکەزی لەسەر سێ خاڵێن هەری گرنگ کردن ji بوو خەلکێ میسلێ ئەو خاڵێن گرنگ یا یەکەم ئەو بوو کو ئەوی دخواست ڕابگەهینە کو مووسڵ پێشیانە هەژینە نەوەکو لەوێ سەردانێدا ئەوی گەلک جارە سەردانە مووسڵێ کردیە گەلک پەیمان ئیمزاکردبوون دەگەل زانینگەهێن ئەمریکی سازیên ئەمریکی هەروەها کمپانیایên ئەمریکی و بەحسێ gelek projeyan kirbû ya dawiye got li gel zanîngeha Chicago kiriye هەروەها وی گوت کو مووسڵ دixwaze piştî ew wêrankirina dîtî ku carek din rabe geş bibe xweş bibe derfetên kar ji bo xelkê peyda bibe xala duyemîn jî ew bû ku ewî got wê nizîk dê dest belavkirina û qerebkirina xelkê zararmend ji êrişên Daişê xelkê zararmend ji operasyonên rizgarkirina Mosulê heta niha piştî ev hinde sal gorên jî
حتانها قالك كس نكارينا بقرن جي وارن خو ديسان ويقود كوان بلانك هي او دس بك درباري شنغالي كو شنغالي او دام بكن وهروها كو خلكي هان بدن يت مسيحي كريستيان الموصلي جبركو جمارك نظن جندن كريستيان الموصلي درب درب بون اوجي وازديان درب درب وينشينا هرما كردستان جي اوجي دخازن وانا طال بدن كو فكرنا جهوارين خو ابي بحثا جيفينا قال جرينكر دنابرا سرك وزير عراقي علي الزيدي واوجي اماده بو دقل كريستيانين كل امريكا يدجين لميشيغان وقالك شوانا جي جود كارسازن ام دخازين او بهن بروجكتين خو لموصل دانن خلاص يمين اي بحث كريا هاري جرينجي جود كو سيهي إلونه أو دبا جوانا قال جرينك حكومتها موصلة وبيجريه ببكة كو همو تشكان جدست جروبين تشك دار وربجرين وأوي نهيلن تشك دار أكتيف ببن جبركو دلي كامبانيا وبرهنرين أمريكي آرام ببه باشە سەمیرا بەو پێی دەزانەوەم چەند ڕۆژەتە لە نزیکەوە بە دوواداچوونت بۆ شاندی عێراق کردووانە دەمێ بزانم زانیاری سەبارەت بە بەرنامەکانی داهاتوو و کۆبوونەوەکانی داهاتووی ئەم شاندە لە واشنگتۆن چی زانیاریەکەت هەیە؟ دەنگی ئەمریکا بەردەوامەت ڕۆمالکردنا بێ سەردانێ ji ber ku şandek gelek mezin jî bê Serokvezîrê Iraqê rahatiye endamên parlemanî hatine me got tenê parêzgarê موصلي عبد القادر الدخيل هاتبو لجلك وزير جهاتنا إيرو مديت سرك وزير بشاندك شو كونغرسي أمريكي جيفينك ساسكرو لجل كوميتيا بيودين درفي الكونغرسي أمريكي بأندام كوماري وديمقراط هروها عندك أندام كونغرسي جي بتاني يعني نبهفرا يتشينا هوتيلا ويجي إيرو جيفيانا لجلوي اوی هروها جوینا کر به آماده بونا تنباراکی دیگل وزیر دروی اردنه أيمن الصفدي أو جيت تشتاق بالكيشك وأيمن الصفدي يجي لفيريا مرة السوران خاطي أفكاري ماشي بحثا ويكو ذكر تعولي بنت كن بلى أو صباح يجي جيفينا جالك جرينج هيا أو الصباح سبيدي حتى إيفاري لتكساس لهيوستن ببا داكو جيفينا جرينج لجال كامبانيين باترولية أمريكا أزبارتي بردوام بيد رومال كرنوات أزوي حربيني حال سباس سباس بهواك سباس گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. مێرنێن جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتۆن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. هر جريداي عراق دمكدا كو حكومة سروك وزير علي الزيدي بربرسن أمريكي را دانستاندن آبوري سياسي ولشكري دايا آليا جريداي إيران العراق فشار زيادة دكن و قانوندانرن و هفبندیه که دخوازن آوا بکن و تدا امزایان کن بکن دا کو پشتی وگرا سروک وزیر علی زیدی او بجبو پرلمانی وره بانکرن دا کو رکفتن به واشنطن شیروه بکه پامنیر هنر احمد راپورت که آلية استجواب مسؤول الهيئات تكون بذات پەرلەمانتارانی نزیک لە گروپە چەکدارەکانی هاوپەیمانی ئێران لە هەوڵی کۆکردنەوەی واژۆن تاوەکو پاش گەڕانەوەی عەلی زەیدی سەرۆک وەزیرانی عێراق بانگێشتی پەرلەمان بکەن بۆ ڕوونکردنەوە لەسەر ئەو ڕێککەوتن و لێکتێگەیشتنانەی کە لە نێوان ئەمریکا و عێراق واژۆ کراوە. لذلك على لجنة الأمن والدفاع أن تدرس هذا الموضوع. ئەوەی لە کۆبوونەوەکانی نێوان سەرۆک ترامپ و بەرپرسانی دیکەی ئەمریکا لەگەڵ زەیدی جەختی لەسەرکرایەوە چەکدانانی گروپە هاوپەیمانەکانی ئێرانە کە 30 ئەیلول وەکو دواوادە بۆیان دیاری کراوە.
بەرپرسایەتی ڕادەستکردنی چێک لە بەرنامەی کاری هەموو حکوومەتەکانی پێشوو هەبووە، بەڵام جێبەجێ نەکرا. ئێمە پێشوازیمان لەوە کرد چەک تەنها لە دەستی دەوڵەت بێ، بەڵام دەمانوێت قسەیەک ئاراستەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکەین. بەڕێوەبردنی دەوڵەت بە مەلەف دوای مەلەف نابێت. بەڕێوەبردنی دەوڵەت دەبێ هەموو مەلەفەکان لە یەک کاتدا کاری لەسەر بکرێت. ئێرە پێش باڵۆێزخانەی ئەمریکایە لە ناوچەی سەوزی بەغدا. ئەم باڵۆێزخانەیە چەندین جار لەلایەن گروپە هاوپەیمانەکانی ئێرانەوە بە درۆن و موشک هێرشی کراوەتە سەر. شرۆڤەکارانی دۆخەکە پێیان وایە بەردەوامبوونی ئەو گروپانە زیانی گەورە بە داهاتووی عێراق دەگەیەنێ، چونکە فەرمانی تاران جێبەجێ دەکەن نەک ڕێنمایی و داواکاریەکانی بەغدا. طبعا يعني هنالك تجاوزات على المصالح الامريكيه داخل العراق. بەڵێ لە ناوخۆی عێراقدا دەستدرێژی کراوەتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا. هەندێک گروپ پێداگری دەکەن لەسەر کۆتایی هاتنی ئەرکی هێزە بیانەکان، لە نێوانیاندا هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی کە ئەمریکا سەرۆکایەتی دەکات. بە دڵنیاییەوە ئەمە کاریگەری خراپی دەبێت لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ عێراق. پێم وایە ئێستا سیاسەتی عێراق سیاسەتێکی گشتیە، هەوڵی دوورخستنەوەی جەنگ دەدات لە نێوان گروپەکانی بەرەی مەقاومە کە لە بەرەیەکدان و لەگەڵ سیاسەتی عێراق لە ناوخۆی عێراقدا. هەڕەشە و بەیاننامەی گروپە چەکدارەکان لە کاتێکدا بوو کە زەیدی هێشتا پێی نەنابووە نێو خاکی ئەمریکا. لە بەیاننامەیەکی نۆخاڵیدا ئەو گروپانە دژایەتی خۆیان پیشاندا بۆ هەر ڕێککەوتنێک کە لە نێوان عێراق و کۆمپانیا ئەمریکیەکان واژۆ دەکرێت. وأهم شريك استراتيجي في العالم. The most important strategic partnership هو الولايات المتحدة الأمريكية. The United States of America. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، بەغدا. بەڵێ ساڵە هاوکاران لە ژووری کۆنتترۆڵ پێیان ڕاگەیاندین کە شەپۆلێکی هێرشی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان دەستی پێکردووە پێش ئەوەی بڕێنە لای با بڵێن لە لای هۆنەر خۆ سۆرانژی گوت وەزیری دەرڤە مارکۆ ڕۆبیۆ ئەف ئێریش شەرمەزارکردن ئەفجی دوات چارچوای وان ینی لە عێراقی لە عێراق بەڵێ پێشەوەی سەبارەت بە راپۆرتەکەی هۆنەر پرسیار لە ناوەڕۆکی راپۆرتەکەی بکەین با پێشەوە سەبارەت بە ئەم هێرشانە پرسیاری لێ بکەین. هۆنەر ئەو کاتت باش ئەمڕۆ دەوترێ هێرشێک کۆمەڵە هێرش کراوە بۆ سەر عێراق، ئەکرێ زانیاری زۆرترمان لەو بارەیە بدەیتێ؟ بەڵێ هێرشەکان بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بووە. سەرەتا بەسێ دەستی پێکردو دواتر هێرشەکان تا حەوت هێرش ڕۆشتونە، بەڵام هەموو هێرشانەی کە ئەنجام دراوە لەلایەن سیستەمی دەرگیری ئەمریکا تێش پێنجاون و نەیانتوانیوە ئامانجەکانی خۆی بتوێتی. ئەمە لە سەری چند ڕۆژە بەردەوام ڕۆژانە هێرشەکرایە سەر هەولێر دوای ئەوەی لەماوەی ئەم دوو ڕۆژەدا گرژی ئالۆزی لە ناوچەکە جارێکی دەستی پێکردووە هێرشەکانی سەر ئێران دەستی پێکردوێتەوە. ئێرانیش بۆ سەر وڵاتانی ناوچەکە لە نێوچیاندا هەولێر بۆ سەر هەولێر دەستی بە هێرشکردن کردێتەوە و لە ڕۆژانی ڕابردووشدا هێرش بۆ سەر بارەکە و پێگەی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجام درابوو. ئەوەی کە هەیە ئێستا گروپەکانی بەری مقاومە کە بەو شێوەیە ناوێن لە خۆیان ناوە لە عێراق دەستواڵا کراون و پەیامیان بۆ هاتوو بە پێ و زانایانی کە من وەرم گرتووە کە ئامادەکاری تەواو بکەن لە هەر ئەگەرێکا کە پێویست بوو دەست باشەکانی خۆیان بکەنەوە بۆ سەر ئەو ئامانجانە. بەلێ دیارە پرسکرێکێک بەوێرە هەیە هەر دیارە پەیوەندی بە هونەرە خۆت بوو لێ بڕاستیژی ئەو ئێریشانە نەجارەیەکی و دوانە کول هەرێمە کوردستانی دەبن ژ دەمەکەبەرێدا دەبن وەکمە گوتجی وەزیری دەرڤە مارکۆ ڕۆبیۆ ئەڤێک بتوندی شەرمەزار کردن شخۆنە لە هەرێمە کوردستانی تەنێنە لە هەرێمێ بەگشتیژی دەبن دەوێت دەربارەی دەژی بەڵێ ساڵح پێشەوە با تا پەیوەندیەکەی هونەرمان بۆ دەگەڕێتەوە بڕۆینە ڕۆژاوا جارێ دوای دەگەڕێنەوە بۆ لای هونەریش. حوتەمین ساڵە پارێزگای حەسەکە ڕوبەڕووی قەیرانی ئاوە لە گەرمەی هاویندا دەستڕاگەیشتن بە ئەو بووەتە کێشەیەکی ڕۆژانە بۆ هەزاران خێزان و ناکۆکی سیاسی و سەربازی لەسەر سەرچاوەکانی ئەو
قەیرانەکەی قوڵتر و ئاڵوستر کردووە. پەیامنێر ئەمجەد کۆردۆ لە ڕۆژئاواوە ئەم راپۆرتەی ئامادە کردو بۆتان. قەیرانە ئاوێ ڕووی حەری گران ئێژیانێ لە حەسەکێ نیشان دەدە. ئەف حەفت ساڵن کۆباژێر ji ئاوا پاقژ بێپارە ji ber ku stasyona Elok a li Serêkaniyê ji sala 2019 ve hatiye girtin. Li ber deriyê mala xwe Mihemed Elî kozebzefiroş e. Her roj vê germahiyê re şerê debara jiyana xwe dike. Lêbarê herî giran ji bo wî peydakirina avê ye. Kobhayê wê dertê dervayê sînorê kedawiya rojane. يومين والثالث بدي 150,000. هر di sê rojan gerek ez bi 150,000 avê bikirim. Em dixwazin ev qeyran xelas be. Em pir westiyan. Wilo naqede rojane ez tenê 40,000 lêreyên Sûrî qezenc dikim. Lê her du rojan em tengera avê 150,000 dikirin. 25-30,000 تجي تعبي مي ب 150,000. Kêşeya kirîna avê tenê li cem welatiyan nîne, lê firoşkarên avê bi xwe jî dikirin. Xwediyên tankêran dibêjin, konebûna mazotê û giranbûna lêçûyên çeksazkirina tankêrên wan neçar dike ku bihayê avê bilind bikin. حياك دلمه وما مرجي تكن مازوت. اميش فتره كيف من هلا 20 كيلومتر ام داروتين 4 كيلومتر 20 لتر مازوت دلمه ترام هناك. تناسكر جمرت بهم 70,000 بتن خدي 70,000 نواف كثير نواف زحمت يعني دوري هذا. صناعة دولاب تعطيلات نشال هي بنزينة نشال هي دوخي عامل هي قش بفرا يعني Rêveberiya avê li Hesekê diyar dike ku wan hemû amadekariyên teknîkî kirine û wan çeksazkirineke giştî di xetên avê de kirine û hemû pirsgirêkên teknîkî çareser kirine. Bi rastî em hêviya ava Elokên ku ava Elok werin êm wek sazî me tedabîrê xwe kamil istendine biheyth me meheta xwe hemê وك خزاني ميمزن تقريبا سعاوي 60,000 لتر مكعب افا مجعلوك مباشر تيم حتى او خزاني هاني مكامل باقش كري مع قماندي صيانه كامل مجير شكري Di navbera daxuyaniyên fermiyên amadebûnê û neçarîbûna xwediyên tankêran de xelkê Hesekê di hundir bêrîka qeyraneke herdemî de dijîn. Li vir li Hesekê av ne tenê xizmetguzariyek e, lê rûmeteke herî sereke ya jiyanê ye ku 7 salin herikîna wê hatiye rawestandin. Mihemed û xelkê bajêr hîn jî dibin tîna rojê de li benda dilopek ava paqijin. Emced Kurdo, dengê Amerîka, حسكي بله د چارچوبه کارودان خلکی لدور برنامه دنگ امریکایی کو برنامه بالا هنبر پرسو اندام پارتیین سیاسیین کردن ایران له هریما کورسانی کشاند کو نرین جدا لسر نوچه ریباز و رولا دنگ امریکایی در راگهاندنا مجارین کو باندوره لکردان دکن نشان دادن او لگل پامنیر سنور کریم آخوین. ڕاستیەکەی میدیایەکی کوردی کە دا ئەمەزرێت ئەبێ بتوانێت حاڵەتێک وەکو پردێکی پەیوەندی دروست بکات لە نێوان تاراوگا و خودی کۆمەڵگای کوردستاندا. یعنی ئەتوانێت وەکو دیپلۆماتکارێک کار بکات، یعنی پرسی دیپلۆماسی لەم میدیایدا ئەتوانێت ڕۆڵێکی زۆر بەرچاو بگەڕێ. ئەوەی کە بۆ تاکێکی کورد گرینگە کە لە میدیایەکی کوردیدا باسی لێ بکرێ بەڕاستی پرسی نەتەوەیە، ئەوەی کە تۆ بتوانی دەنگی کورد بە ناوەندەکانی دەرەوە بگەێنیت. ئەمە بابەتێکی زۆر گرینگە چونکە بە درێژایی مێژوو کورد غەدری زۆری لێکراوە و تۆ ئەبێ بتوانی دەنگ بیت بەڕاستی. بەڵام ئەو دەنگبوونە ئەبێ حاڵەتێکی هەبێت کە بە دوور لەلایەنگری بێت، یان تۆ بتوانی بە گشتی پوششی هەموو ئەو بەشانەی کوردستان بدەیت کە غەدریان لێ ئەکرێ. ئێوە دەنگی کوردی ئەمریکا لەم ساڵانە کە ئێمە بەدیمان کردێتە لە کاتێکدا کە ڕادیۆ بووە و دواتر بوو بە سایدوەیستاش کە بووە بە تەلەڤیزیۆن ڕۆڵ و کاریگەری باشی بووە بە گشتی لە ئێران و کوردستان بە تایبەتی کە ئێمە مەبەسمانە قسەی لێ بکەین. پێویستە لەلایەن دەنگی کوردی ئەمریکاوە زیاتر ئێحتمام بە ڕۆڵی نەتەوەکان لە ئێران و بە تایبەتی گەلی کورد لەو بەشەی کوردستان بدرێ کە چه زڵم و زۆرێکی لێ دەکرێەوە، چه بێڕێزیەکی بەرامبەر دەکرێەوە،
چەندە لە کوردستانی ئێرانە خەفەقانەکە ئەوەندەیە کە بەردەوام لە خەڵکی ئێمە ئیعدام دەکرێت. ڕۆژ نییە ئێمە نەبیستین کە لە سەر سنوورەکان لە خەڵ درراوە، لە خەڵکی هەژار درراوە، خەڵ لە بەرناچاری ڕوویان کردووەتە کۆڵبەری. هەموو ئەوانە کێشە و گرفتن کە پێویستە میدیا پوششی بە و میدیا لەژێر چەتری میدیا ئەوانە نێتە دەرەوە، بۆیە دەبێت چاوی لەسەر بێ و بەردەوام ئەوانە پوشش باش. میدیا و سوسیال میدیا گرنگترین ئامرازی پەیوەندیکردنە لە جیهانی ئەمڕۆدا و دەتوانێت ڕۆڵێکی گەورەی لە بڵاوکردنی زانیاری و گەیاندنی خێرای هەواڵدا هەبێت. میدیا دەتوانێت زانیاری زیاتر لەسەر ماف و یاساکان و هەروەها شوێنکاری پاڵپشتیکار بۆ ئەو ژنانی کە ڕوبەڕووی تونند و تیژی دەبنەوە و هەروەها ڕێگە چارەکان بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان دەتوانێت زانیاری بڵاو بکاتەوە. خاڵێکی تر دەتوانین بڵێن لەسەر سیاسەتی دەسەڵاتداران کاریگەری هەبێت و ئەوە خۆی دەتوانێت ڕێگەیەک بێت بۆ ئەوەی کە ژنان بتوانن لە ئاستی سەرەوە لە ئاستی دەسەڵاتدا بتوانن ڕۆڵ بگێڕن. میدیا دەتوانێت ئەزمونونەکانی ژنان و بێت بیهێنێتە سەر شاشە کاتێک ئەزمموی ژنێ کاتێک ئەوەی کە کارهایە کە کردویانە بیهێنێتە سەر شاشەوە ڕێکارەکانی زاڵبوون بە سەرگرفتەکانی ژنان ئەتوانێت متمانە بە خۆبوونی ژنان بباتە سەرەوە هاندەرێکی زیاتر بێت بۆ بەشداریە کۆمەڵایەتیەکانی ژنان لە هەموو بوارەکاندا. بەڵێ ئەم ژە هەرێما کوردستانی بچن دیاربەکر ئامەدێ کو شارەدەریە مەزنەوێ نان پێشخانەیەک مەزن vekiriye da ku armancî ew e firotina nan bi bihayekî erzan ji malbatên xizan ra. Armanca vê alîkariyê ku bi hezaran kesên xizan ê ku nikarin bihayê nanê zêde li bazarên taybet bidin ji wan re dabîn bike. Pemnêr Xecîcan Farqîn raportek heye. شارەداریە باژارê mezin ya Amedê ji bo rûniştvan bi erzanî nan bixwin, fabrîqeya gel a nan ava kir. Her nanek 210 gram e. Li firnên bajêr nan 15 lîre ye. Lê li fabrîqeya nanê gel heba nan wê bi 10 lîre were firotin. Nan û 25 beriyê manan kişmal kire bes nine. Halk feqîr e. Zelîxa piştî ku dibîse rojevekirina fabrîqeyê nan ê bajarvaniya mezin wê bi belaşî were belavkirin, ew ji weka bi dehan welatî li pêş fabrîqeya Amedê bûye. Bajarvaniya mezin ji bo xelk nanê erzan bixwe, fabrîqeya nan ava kir û roja duşemê bi beşdariya gel û siyasetvanan fabrîqe hate vekirin. Ji bo bernameyê nanê gel îro hûn giş bi xêr hatin, serseran serçevan hatin. Bajarvana Amedê di xêrhatinê de anî ziman li welat krîzeka mezin a ekonomîk heye. Li Amedê jî bi sedan hezar mirovên feqîr dijîn. Wê dazanên bi dengdan û daxwaza gel di ciyê ku difikirîn bikin pirtûkxane, fabrîqeya nan ava kirine. Hevserokê bajarvaniyê Doğan hatûn jî destnîşan kir, hêviya wan ew e ku li bajêr xizanîkiyên bibe û hewce bi fabrîqeyên xizaniyê nemîne. Bo li qirsalê xwe em ê zêdetir ya tirmê xwe bikin, ji wan yek jî ew e. Em dixwazin arê xwe jî, genimê xwe jî em bi destê xwe, bi destê gelê xwe bi hev re. Bira pîroz be ji gelê me re. Vekirina fabrîqeya nanê gel cihê şahiyê bû. Paşê jî beşdar di hundirê fabrîqeyê de geriyan û li awaya çêkirina nan temaşe kirin. Çil noqte me hene van çil noqte me zî tamamî Diyarbekir'de ew ke malbatê wan zêde qalabalık bûn. Wan qada me ava kir hemî wan me em siba ser vê tamamî çil noqte me zî nan hebû. Ji bo roja yekemîn ji 40,000 zêdetir nan bi belaşî hate belavkirin. Li Amedê buhaya nanekî bûye 25 lîrek û gelek kes êdî nikarin nan bibin malê xwe. Feqîrî pir e. Feqîrî pir em çi bikin? Em mecbûr nevêj xwe ji vir bigirin. Heşt pênc heb nan distînê heba nan 25 milyon para ye. Îro ve biya ji vî xelkî re pir baş biye û em keyfxweş bûne. Rind va xizmeta ji bo milletê xwe ne em jê razî ne xwedê jê razî bî belediye me baş e. Yani her çavî yardımê me ra dikir. Xema belediyê ku vekirine em pir keyfxweş bûn ku nan belaş bela kiriye ku milletê pir keyfxweş kiriye ku kêfa milletê aniye.
رونشتوان جوی جامعه دلخوشن و دخوازن شارداری جبو گل هجار و خزان خدمت زیاده تر بکن. خجان فاقین دنگ امریکا آمد. جارێکی تر لە کۆتایی بەرنامەکەمانە هاتینەوە بەرەو جیهانی تۆپی پێ ساڵح کە دەزانم زۆرت حەز لێیە حەزێ ژێرە هەیە و ئەس بێژم کێم هەنە لە دنیای حەزاوەی ژێرەترە نەژی ئەمژی بڕاستی هەر حاڵ تژی جهێکی دەژی حەزکی ئەس ڕاستەکەی بەتای بەدەم یاریە کۆتایانەی فیفا کەبنێت مێژوێت کەبنێت دیرۆکێ بڕاستیژی ئیرۆ ایروژی جیل شنا سیروان بیتا هفکارم بیتا مشایخی به مرایه بیتا پشتی چند کلیل که دن یاریا انگلترا و ارژنتین دست پیدا که تخواجه حاضر کریه؟ ولی سالم مخ حاضر کریه و جام جهانی نوکه بر به فینال ودچه و دلی همون دنیای ایرو جبو لیستیکا مازنا نوبرا ارژنتین و انگلستان لیده ده. تشتی هری بالکش اوه کو فیفا دبیجا ارژنتین و انگلستان هر دو جدناف 4 تیمین هری بهیزن جهانی دانه. ایرو پنجمین جاره کو او دی جام جهانی ده تین همبری هف. جهجی گوتینه کو هر دو ولات نافبری بو 6 سالانه او برسنگی هف راوستانه و چیروگانوان لجهانی دنگ بدايه. سرکفتیه لیستیکا ایرو و روژا یک شمی لدیج اسپانیای بلیزه یا کوده به سرکتنا لهمبری فرانسای در باسی فینالی بو. جبکو بزانن چما لیستیکا ایرو او قص گرینگه از به گل پاریزی بری یتیمان توایی یا سوریه کوا هستو جهولندرا باخون کوا دنباش بدون تیمین بهیز وکی ارژنتین و انگلستان گلو هاتبو پیش بینی کردن کو او دی درباسی نیوی فینالی به براستی هر دو تیم سرکین اللي باوري اخر لك ابو نو انجلترا بچن على جبرو ياريزان قالك بقوه الدفاع تيم فيزيكي يدكي واني ياريزان قالك بقوه تيم تكتيكين وكو ياريزان قالك بقوه جي باوري بقوه اوكي ام دي نوكاجن نيك صالحو بفرا بيتا ديار اسكريكك تاوي جريداني باوي راهيا د فان داماندا كو دمي كو ياري دسفيل كبر راسي بيوندي لسراسري دنيا زياده دبن رنج جوال اوان بيا هر حال يعني بيتا تدسبيك دا او د شوباند مدي تجي قالك جاران تقول ها استخوازم في ياريه في ببينم بهتر تدبيجي و ايرو بربكوفا بتشه كيف باسبانيا رابليزه بله سال خدي مطمئنية كي جان راخدي بيشي چن هردوك تيمن بهيزن أرجنتين وإنجلستان بس بفكرة من از بيجم أرجنتين دي إيرو ببعد يعني تشخد خفتنا خدا جي بحسواي كير بيتاكو قالك جاران أرجنتين وإنجلترا بهفدرا ليستنا ليه أم دزانن كو يعني أرجنتين تيم أكيد تكتيكين خدا هني كي نرمتنا جي إنجلترا إنجليز دبيجن هني كي تندن دي يارية ده يعني جبروي تشما دبيجي أرجنتين بباي بله وكي تا قلت وكي ما هردك جي قلتن
آرژانتین و انگلستان چند جرا حتی نها گل همبری ها لیستن و هندک جرا انگلستان جبر هندک جرا آرژانتین جبر بس آرژانتین نها گلک بهیزه بتایبه جبرکو مسی لیستگوانه که پر باشه همو دنیای جید زانید کو لیستگوانه که چند باشه جی به نظر من او دی تیما خودی ببد سرکفتنه کمالزن. باشه از وی پرسیجی بکم بیتا ناخوازم داویمی بی وی پرسی بکرتی اف نفشی نوی امریکا حسکری اج وی ام بیجن ساکر اکو امریکی جو وی ساکر پشتی وی جام جهانی کل وربو. بله از بیشم گل خالق نوکه چایوان سر آمریکا و گل خالق بخوشه کو جام جهانی هات ایرا آمریکا. بله گلک سپاس بیتاج بو وانزامیرین تا بینر هجا و مفرجی دیگه هن داویه برنامه ایرو تا جاره کردن هر شاد و بختور بود. بله گشتین کوتاهی برنامه امرومان سپاس بو اوی ام کاجمیره لگل من بونم روسیه شما 24 پوشبری سالی 2726 کردیه تا برنامه کیتر هر شاد و بختور بود. سلام با برنامه خبری صدای آمریکا خوش آمدید. امروز چهارشنبه 15 ماه جولای سال 2026 میلادی است. من سحر عظیمی هستم. در برنامه این ساعت شما را در جریان تازه ترین گزارش های جهان قرار می دهیم. اما نخست سرخط خبرها.